پیش برگان هستی میتونم چند لحظه وقتتون رو بگیرم؟ آقا سلام، ظاهرا شما فرمانده پیش برگان. چه عجب، یادی از ما کردی. برای احوال پرسی اومدیم. خیلی ممنون. اهل احوال پرسی نبودی؟ یه مجوزم برای تهیه گزارش تو عراق میخوام. نمیشه، خطرناکه. باید خواهش کنم. یه سرنخایی از داوود پیدا کردم. یکی رو پیدا کردم که تو عملیات آخر با من و داوود بود. شاید بتونه یه کمکی بکنه. ولی تو که گفتی اون شب داوود من با تو نبوده. دروغ گفتم. دست در نکن. ببخشید من میخوام برم چمچمال. چجوری باید برم؟ چمچمال؟ آره چمچمال میخوام برم پیشمرگا. پیشمرگا؟ نزن هستا دستاتو بذار پشت سرت. پشمرگی؟ ها؟ نه. واه پشمرگی؟ نه اینو چیزی ندارم. هی با چی میخواستی بریم اونجا؟ ها؟ جواب دو. زوکا برای دیدن یه دوست. دوست؟ نام؟ اسمش باره آخر پرسن نو باش. ها؟ هیوا ببینم جاسوس بسیاری ها؟ نه. با او چه کار داری؟ دوستم حالی نمیشی نه؟ الان حالی تکن. یک دو
این هم امانت من. ببخشید جاسوس بسی همه جا هستم. بگره. چی؟ فیروزه به پوش خوشتیپ میشی. باره من برای پشمرگاه آزوغه میبرم. پوشاک قذف ناراحت نباش لمن. دوربینت وقتی فرمانده تایید کرد بهت میدم. باره چی بوا؟ همه چی بوا؟ ها؟ بابا ما تیوشت خیبو من بکشتن با لبر خاطی گتنی دو دیر پیش مگه کی بشه دنیا با خوشی ببینن. چی شده؟ هیوا کجاست؟ باید همین اطراف باشه. داخل خیمه ها را ببین. توشيت هیوا بدويمنا قريت منو یادت میاد سومار جنگ تن به تن میدون مین انفجار تو منو نجات دادی یادته منو نجات دادی آباد ما یه نقطه مرزیه نزدیک به ایران كاقيوة وضعي زوخ خراب خليك أمري چه؟ قاقيوة اوه ای وای این خون ریزیش زیاده باید ببریمش بیمارستان أم برادرة شيء والله شيء كوان ولا أنبي من نه چرا رفتن هيوا چیەکەی تۆ نازانی ئێمە چین و لەکوێین هیوا خزماتی بخە ئەولاوە کاتی خۆی پێم وتی ئەو کوڕە مناڵە مەهێنە بۆیە تۆشی سەرێ شەمانەکە هیوا ئەمەی تۆ ئیکەی شوێنەکەمان ئاشکرا ئەبێ و هەمووان لە ناوەچین هیوا من لێرە فەرماندەم ئەوەی لێرە ڕۆیە بێ من بڕیار بم تۆ نازانی ئێمە بەرامبەر سوپای بەعسیەکان لە ئینزاراین لەمە تێگەی تێگەی هیوا ئەوە چی بوو چییە کاگیوە الله يخليك الله يخليك خاطر الله خاطر الله کنه خاطر الله بایستا خاطر الله تو جنگ منو
دشمنتو نکشتی، حالا میخوای یه اسیر رو بکشی؟ پدری آزاد قبل مرگش اونه به هوا سپرده، میخواست براش پدری باش. بیا دوربین تو بگیر، پیش داداشم بود. هیرش برادرته؟ هر چه زودتر فردا برین، کاراتو تمام کن. اینجا خوب نیست برای تو، خیلی خطرناکه. من راستش خبر گرفتن گزارش نیومدم. همیشه فکر میکنم چونمو بده کار تو هم. خیلی دلم میخواست دوباره ببینمت. در ضمن حتما باید برگردم اون منطقه‌ای که تو منو نجات دادی. اون شب تو اون عملیات داماد ما شهید شد. جنازش هم هیچ وقت بر نگشت. نزدیکترین دوستم بود. هنوز اون منطقه به دست بسیا هست. شاید اگه با استخوناش برگردم هم من هم خانواده‌اش کمی آروم‌تر بشیم. یوسف ڕۆژامە تەماڵەوە بۆ بەرە گەرج لێرە نییە. اینجا باشە کاگیوە، باشتر نییە خۆدەوەی شەبکەی. دوایەوە تۆ بیرت چۆتەوە دوو ڕۆژکە جومعەیە ئاهەنگی خوشەکەتە. بیرم نەچۆتەوە، بەس ڕەزاون بوویشی هەیە ئەمە شتێکی بۆ بکەم. اینجا من مەبەستمەوە نییە لە ئاهەنگ کامێنیتەوە بەسەر چاو منەوە بۆ کەم، بەڵام من مەبەستم شتێکیکەیە. هێرشی براو خەڵک قسەی زۆر لەسەرەکەن، ئەڵێن لەم وەزعی بێپارەیە مۆمپاری لەکوێ دەستەکەوێ. من فکر میکردم عربی. مثل اینکه کلا آدم کم حرفی هستی ها؟ بعضی وقتا که نگرانم فکر میکنم دیگه دهنمو باز نمیشه. به خاطر برادرت؟
یه چیزایی شنیدم. فکر میکنی جاسوس بحثی آره؟ حکم خائن مرگه. به خاطر خون بابام. آخه هنوز که ثابت نشده، نمیشه قضاوت کرد. منیش هستم بچم بەلای نوێژەکەمەوە بابڕۆ. نوێژی چی بێ قەسابی دانیشە بۆ دواتە سێتر بکەین هەموو کاتیاڕێ تر پشتم تەقی ماڵی ئاوا بێ. نوێژیی دانیشە برا ئەم دەستشماوە ئەبێ ئەم دەستە جاری بکەین کاکە حەمە ئەوە میوانیش مادە تۆ واز بێنێت بە تەلاقم دانیشە نایاری لەگەڵا ناکەم جارێکی ترەگە بڕۆی دەبڕۆ فەرم فەرمو بڕۆ. عەلەیکە سەلام بەخێر بێنێ بەخێر بێ هیوای جان. باشە بەس یاریەک ها. پارەکە دەربێنە. عەلەیکە سەلام بەخێر بێ ئاخۆ. باشە دەی پارەکە دانێ. بەس ئەمە ئاخر جارەتەوە چم بەلای نوێژەکەمەوە دایی. کاکیوان اگه اجازه بدی من دیگه مزاحم نمیشم، میرم. خبری شد برمیگردم. یالله. سلام. باشه دیگه چی بکنم چاره؟ هلا كاكي ايوه حسن بخير بيتو بخیر بی تو کاکی جا. كاكي باتون شو نگاه که باشه. رسمك را چی؟ رسمك را چشم. ليلى بوستا كاكي لسلاجك هیچ من نیا. این خواهرتون خیلی دل رحمه. کچی خالمه فقیره لبر چای خوی همو کسو کارکیان کشت. شما فارسی بلد نیستی؟ کامل متوجه میشم اما روم خجالت میکشی؟ بعد از بمباران حلبجه
بخیر بی تو کاکیوا به قربان بام چیزی شده؟ به خاطر عروسی خواهرمون من هم امروز سر کار کلی نگران بودم خمم چیشه؟ چیشک؟ سابقا باکە ئاها بکەکەم مامۆسیەکە من ئەیتی گۆرە بم ژنم هەیە منارم هەیە ئاها بۆکەکە بەس یاخوا بەخێر بێتەوە کاکە هیوە بەخێر بێ گوڵچین بەخێراتی میوانەکەمانە کرد وافیس فەرموو دانیشتنە سەر چاتان بۆیانم ببخشید شما را ناراحت کردم کاکی وستگر شما ببخشید که من تو این شرایط مزاحمتون شدم. من این وسایلمو جمع کردم، با اجازه دارم رفع زحمت میکنم. شما اگر نبودی وضع از این خرابتر میشد. دست درد نکنه. حتی مثل پدرم از ما نگهداری میکرد. پس از بچگی بزرگ شده. هیوا برای ما حکم پدر داره، هیچ وقت از او ناراحت نمیشیم. وانی بڕێ ئەم هەموو پیاوەی لێیە بە هەمووتانەتان توانین دیشکێک لە بازار بێنەوە ئیلا بێم دیشکە سەر بڕن ناکسم دەی بخۆ ئەرێ هێرش ڕۆڵە ڕێر نەکەو تورکیایە گەوروپایەک وڵای ڕۆڵەمی توێکی شێتیە تو پارە هەیە بۆ ناچی ڕابێری من بەخۆشی ناچم، من لەبەر گوڵچی ناچم، لەبەر ئایندێوە. بەشکم بێ بە دکتۆر بێتەوە خزمەتی ئەم خەڵکە نەکبەتە بکە. مای ڕازەکەی دکتۆرێ زەرورە بۆ وڵاتە من حەزەکەم شتێک بە تۆ بڵێم لەوێ خەسەخانەی لێیە بتوانێ خەڵک چارەسەر بکە خۆزگا ئەمن بردایە لێو چارەسەرێکمان کردایە بله وەڵڵاهی دوێنێ شەو هەتا بەرە بەیان گریاوە. چی میگن؟ چی گفتن؟ ئەوڵاو بێسون هەڵ کێ؟ بێسون دەپی بڵێ با بێرە سفرە حازرێنانەکەی خوا لەگەڵمان نانە نایەتە ژوورۆ ئەوە هاتووشی شایەکی هێناوە ئەمەی بۆ بەموت ئەڕات با برنجی بۆ تێکەم بێ. نادەست خۆشتەرەمی بۆ بم دەستە ئەم پاریا سەفەرەکەمە کەواتە خەڵک ڕاستی وت خەڵک من نییە ئایندی ژن مناڵێکم من ئەفارانم لەکوێ بوو هیچ چییە؟ من باوکم لای بن باوکی شەرم لە خوێنی باوکە ناگەی کە لەبێنەوە شەرەف و کەرامەتی تۆ خوێنی ڕژی یە شەرەف من هەلاکە بم دەستەکانە ببینەوە ای به قربان بابا آروم باش چیکار میکنی؟ برو بیرون. خیلی خوب میزنمت ها میزنمت. باش این بار کاکە هیوای جان بەساقۆ تو خوانە بەدەرەوە
بۆمە دەرەوە بە زەوی چۆنە ڕۆم یەخی خۆم دادڕم اینجا ڕۆم بۆی حای هەمووی تا بچێ ئەمە پارێژێنە منالەکەمە کەس حەق نییە پرسیار بکە بەس بزانە من جاسۆس نیم وقتی داستان را شنیدم با خودم گفتم حتما داوود برادر شماست که اینطور پیدا کردن استخوانش مهم است. تقصیر من بود که شهید شد. چطور؟ داوود بیا بیرون بیا بیرون بلش کن رضا گوش کن به حرف من گوش کن رضا یه خواهشی هست خلاصم کن رضا خواهش میکنم خلاصم کن بزن گفتم بزن رضا بزن بزن الان منفجر میشه بزن رضا بزن اگر بتوانی عنوان دقیقی از او به من بدهی بود پیدا میکنم. چطوری؟ چند نفر دوستم کارشون همینه، یعنی میگردن پلاک و استخوان‌های سربازهای ایرانی را در این مناطق پاک سازی نشده کاوش میکنند و در مرز به ایرانی ها به قیمت خیلی گران میفروشند. هر چقدر بخوان بهشون میدم. پول لازم نیه، تو دیگر مثل برادر منی. باشه الان از هیوا میگیرم، اون دقیق میدونه. هیوا نباید به هیچ جور این موضوع را بداند، حتی نه بداند من با این آدم ها اصلا ارتباط دارم. چرا؟ بین ما کردها این شغل بیشرفیه. این که استخوان بفروشیم بد هست، خیلی بد هست. خب از یوسف میپرسم، اونم اونجا رو بلده، الانم رفته موقعیت منطقه رو چک کنه. پیدا میکنم. پرسید پیوده هستا برو قسەناکەی تامت بزانم چی لەدڵتە گورە دەفافێکە هەستا بڕۆ بۆی پێچە خۆ بە ناخێری ژیانی تۆ ئەبی بەژی ئەو ڕۆڵ ئەگەر من فۆتیم چێ ئاگەر لە تۆ ئەبێ خێر ئەو کورد تۆ بووەکەی ئەمیتر داری دەریم دبرو بوقتك دبرو ليلى تو من ترى ليلى نازم مشكلة كي توشي تيو ناقم بس اگه من خوشه با یک جار سیرم که
ایوا، این باید خیلی شاعر بزرگی باشه که شعرش به 2 زبون ترجمه شده. خوابی ایوا؟ تو جنازه شو پس دست خالی بر نگرد. کجا میری؟ میدانی چقدر خطر داره؟ این وقت شب؟ مگر قرار نبود وزیرم بهت کمک کنم؟ قرار بود یا نبود؟ همش صدای داوود میشنوم، همش صداش تو سرمه. باید یکم طاقت بیاری. بگذار یوسف برگرده. نشانی چیزی میاره. من قول دادم بهت. قول دادم که کمک کنم. واشتكسب بنو واقعكم بنو تبنو ده Boca kan bilvena. Bilvena. با اجازه هستی عکس بگیرم؟ او درانه بین رولا خوشم اینجا نگاه کن هیوا. آها حالا یه لبخندم بزنی اشکال نداره. دیگه باو این اناش بینه دیگه ها یوسف خبری تازه چه خبر؟ هر وەکو پێشبینی وەکرد ناوچەکە هەمووی بەعسەکان دەستیان لەسەرا گرتووە. به فارسی بگو منم بفهمم. منطقه کاملا بە دەستی بەعسی است و هەنووز کاملا پاکسازی نەشوودە. ڕاستە نەمەوێرە زیاتر بچمە پێشەوە، بەڵام من ئەمی شتێکی کە بڵێم. ئەزانی چییە؟ ئەو شوێنەی کە هێرشیشی لێەکە دۆزیمەوە. چی میگه هیوا؟ باشه تر من رو خمر رو میوبرون یکاگیوا ولی وستر خو باشه اگر لخوبه نه خمر به طول اگر رسای برو خمر نبه باشه یه اتفاقی نیفته برات کجا نه دبر مين با امر مين لا برو راحت باشي مطمئن میشه بیا آقای یوسف مثل قضیه این سگا چیه؟ من هی میبینم میبرنشون این ور اون ور. بیا تا بهت بگم، اگر از این موضوع استفاده میکنی بهترین گزارش میشه که تا الان نوشته. میشه آدرس دقیق اون منطقه رو به من بدی؟ میخوای خودت بری؟ نه فقط میخوام بدونم کجاست. بیا این هم آدرس دقیق داوود. بعضی از آدمای بد این سگا رو توی این مناطق مین آزاد میکنن تا پاکسازی بشه.
ويلا ما أخيرا من دوزيهم أبني همو لغمة لغم أويش منه سيك من بشتر آسنگر بم اسقانه بشر افرشم اما خطای من نیه اگرم کشی من کش ئێوارە حەفڵەی خوشەکەتە ئەزایی سێ وەختی قسان شتەکانە کۆ بکەڕەوە باوەڕێن کۆیان کەرەوە ئەم جارە پارە بەرنەگیر ئەخیر جارە ساحبي کاکە هیوا هێرش نەبینیوە بۆ نهاتۆتەوە ئێستا دەرەکەوێت آخر وشي بلكانم وأنا وەرە باش
ڕاگرە بێزە دانیشن باوکە دانیش هیوە ئەو گۆرانیەمە بۆ بڵێەوە هەموو جارەیە خواافریکا باوکی بۆێوتن دەبووە ناتوانین لە بەدڵی ئەو چەماڵ بە قەبری باوکێڵێ لە بە خاتی بن دەبی بەدەی ئەو شاوی بەدرە شاوی بەدرە هەڵدێت لەیل و قەدرە لەیل و قەدرە یارم لێم دەگرێ نەزرە دەگرێ نەزرە ئەی نایاس ئەی نایاس ئەم شەو گریانە یارم زۆر جوانە نازکایە ئەوە چی ئەڵێ کەس خوشکی شووی نەکردو ئەم نەبێ واز لێ گۆرانەکانی خۆتان بڵێنەوە دەی بۆ دەی دلش کجاست؟ چرا نیومده؟ تو میدونی کجاست مگه نه؟ صبح تا رفتی دنبالش چه بلایی سرش آوردی؟ به زنش فکر نکردی؟ به بچهش فکر نکردی؟ من فکر کردم تو مردی چی کارش کردی؟ تو چی میدونی زندگی ما؟ من نبودم من رفتم دنبالش افسری می مرد یارش مرد من نبودم بخوا الان کجاست؟ مسجد خوشم پیاوە مەگری باش پیاو ناگری باش لەبەر خەتری حەفلەی خوشکەکەمان باشە باش Yeah.
چیشە؟ سابکە! من بەخۆشی ناچم. من لەبەر گوڵچی ناچم. لەبەر ئاین بێەوە. گۆژان شتێکە پێڵم بەستۆزی پیاو بە جارە پێشەوە هەمێ بزانم پەیوەندی و لەگەڵ کەسەیە عاشقی تا عاشق نیت کاکە کەی وەختی ئەو قسانەیە با وەختێتی بە تێبی بە مامێکی باش باوکێکی باش بۆ گوڵچین لێخەڵ کچێکی باش خۆش دەزانیتر بێ کەسە گوڵچینی ژەبێ بێ بە دکتۆر ئەوە خەوی هێرش بوو منیش پارەی هەموو سەفەرەکەتان بۆ تەرتیب بکەم ئەوە چییە و تاپۆیە؟ هەتەوێت چی بکەی ڕۆڵە؟ هەتەوێت خانووەکە بفرۆشی؟ نازانم تۆ چۆن بیرەکەیتەوە. وەختێ دایک و باوکە مردن هەتی و نەکەوتن، بەڵام بەخوا بە فرۆشتنی ئەم خانووە هەتیوەکەون. تا باوکی من
ئەی چارەنووسی تۆ لەیلا تۆ نەدەویست بێنی ئەمە مەکە مە بە قوربان نەسیحەتی من وەربگرە ئێمە پێویستیمان بە یەکە ئەو تاپۆکێ بۆم هێنای جومعە کۆژە نییە بۆ پارەکەی وای لە حاڵە گەڵ هەڵی خەڵەتێنی ئەم نایە گوڵەکەم دەست خۆش ئەروەڵا چاک بوو بیا این هم آدرس داوود میخوای خودت بری؟ نه من میخوام بدونم کجا منطقه به دست قرار بود با هم برگردید و تو جنازه شو ببری بر هم میرم پس دست خالی برنگرد چیزی زیادی از استخوانه‌هاش نمونده بود. دوباره به دکارت شده. ما دیگه برادریم. این حرفا نزن. ئەڵێ مێمە شەتوایی لەگەڵ ئێوە بین بۆ ئێران
کاکە ئەمانەیە لەوێ بشین لە ئەوە ئاوانەکە ئینشاءالله بیبێ بۆ بیمارستان لە کارانەکە زۆری باشە بێ کە عەرزیش و پێم بەشمەوە خوایە ئەش چاک بێ لە دەڕۆڵە بڕۆ باوکەکەم درەنگە هەموو خزم و کەسوکارمان لەوێ تۆ توانی هاوکاریمان بکەی فایرا لطفاً یه خورده عقب‌تر بزن. آقا این عکس پسرمه، اینم پلاکشه، تو 5 وی بوده، میتونی برام پیداش کنی؟ دوباره میای آقا. یه چند لحظه صبر کن، فرمانده کارت داره. باشی؟ یکم جلته؟ کدومشونه؟ همینجا بود. اونهاش رفت. عجیبه. این چندمین باره بدون اینکه پولی بگیره استخون شهدا رو میده و میره.